وی خۆشەویستان ئێمە بەردەوام دەبین لەسەر ڕووماڵکردنی فێستیڤالەکە دیارە ئەوەی بەلای ئێمەوە زۆر سەرنجڕاکێش ئەوەیە بە بازارکردنی بەرهەمی خۆماڵی لە سنووری پارێزگای هەڵەبجە و بە تایبەتیش هەرێمی کوردستانە بۆ بازاڕەکانی دەرەوە یەکێک لە ئامانجەکانی و فێستیڤاڵەوەیە کە چۆن بتوانین بەرهەمی خۆماڵی لە هەرێمی کوردستان بەدەرەوە بناسێنین و چۆن بتوانین مارکێتینگ بۆ بەرهەمە خۆماڵیەکان بکەین. من ئەمڕۆ چەند خاتونێک چەند دەزڕەنگینێکم میواندار کرد لەم ستۆدیۆیە ئەوان باسیەوەیان دەکرد کە ئەم فێستیڤالە بۆتە هۆی ئەوەی کە بتوانن بەرهەمەکانی خۆیان لەم فێستیڤالە نمایش بکەن و بتوانن بیان ناسێنن بە بازاڕەکانی ناوخۆ و دەرەوە. من میوانێکی دیکەم لە خاتونێک بە ناوی شەنگە عوسمان کە لە بەرهەمی خۆماڵی سابوون و شامپۆی دروست کردووە و یەکێکە لەو براندانەی کە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەش خواستێکی زۆری لەسرە. شەنگە خان زۆر بەخێر بێ. بەرهەمەکەی تۆ ناوازەیە لە بەرهەمی خۆماڵی شامپۆ و سابوون دروست دەکەی، زانین چۆن ئەو بزنسە دەست پێ کرد و تا چەند توانین تا ئامانجەکان بپێچی؟ بەردەوامە بەڵێ باشە. بەرهەمەکانت لە ناو بازاڕەکانی ناوخۆ بەکوێ گەیشتووە و لە چه ئاستێکدایە خەڵک چۆن پێشوازی لە بەرهەمەکەت دەکات؟ ناو براندی خۆیان باشە. بیستم کە بەرهەمەکەت ڕەوانەی دەرەوەش دەکەی، ینی لە دەرەوە پێم وا بێ متمانەی پێدراوە لە ڕووی هێمای بازرگانیەوە لە چه ئاستێکدایە؟ زۆر باشە، های کوالیتی بوون هەموو شتەکانم کە نێردانە دەرەوە بۆ تێست داوایان کرد، تێستیان کردم، من دەستخۆشیشم بۆ هاتوێتەوە کە ئەوەنە باش بۆ ئیسفادەی لێکراوە. تۆ خۆشحاڵی بۆ کچە کوردێک کە بتوانێت شتێکی ئاو بکات و یەکەمین کەسیش بێ بۆ من جێ شانازیە. بەرهەمەکەی تۆ لە ڕووی تەندروستیەوە ینی تا چەند گرنگتیە و تا چەند جێی باوەڕ و متمانەیە تۆ شتێک دروست دەکەی پەیوەندی بە تەندروستی بەکارهێنەرانیشەوە؟ ڕاستەکەی من بەشی پزیشکی خوێنم، سەرجەم بەرهەمەکانم بە شێوەیەکی توبی دروست کراوە. من تەنها ڕێگە پێدراویشم ئەتوانم تەنانەت لە سەیدەلیەکانە شتەکانم بفرۆشم، نەی بەمە مۆڵەکان یاخود دوکانی کۆسمەتیکەکانەوە. سەرجەم بەرهەمەکانی من لە شوێنە پزیشکەکان دەست ئەکەوێتەوە کە ستاندابنێ لەوێدایانم تەنها و هەمووی مۆڵەتی تایبەتی خۆی هێجگەلەوەی مۆڵەتی براندینگم هەیە، مۆڵەتی تایبەتی هەر بەرهەمێک مۆڵەتێکی تایبەتی خۆیە کە تێست کراوە لە سەحا هەمووی دەرچووە. باشە، ینی جیاوازی ئەو بەرهەمە خۆماڵیە سروشتیە و لەگەڵ ئەو بەرهەمانی کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بازاڕەکان، ینی بەرهەمەکەی تۆ دەتوانێت ڕکابەری ئەو بەرهەمانە بکە کە سروشتین، ینی لە ئاستی بەرهەمەکەی تۆ. بەڵێ ئێستا بەرهەمەکانی ئێمە جیاوازی ئێمە خۆت ئەزانی ئۆرگانیک سروشتی لەگەڵ موادی شیمیایی زۆر جیاوازی هەیە. بەرهەمەکانی ئێمە تەنها لە زەیت و ئەو کەرانەی کە دروست ئەکرێت زبدە و ئەو شتانەیە کە بابەتی بواری بڵێن ڕۆنن ئێمە ئیشان لەسەرەکەین لەسەر ڕۆکە سروشتەکان ئیشەکەین، ئەوان لەسەر موادی کیمیایی ئیشەکەن. ئێمە لەسەر موادی کیمیاکان هیچ ئیش ناکەین، بۆیە فیدباکی ئیشەکان زۆر خێرایە. ئەوە نیە بڵێ 100% ئەمڕۆ شتێک بەرهەمێک بەکاربێنی دوای بڵێ بەیانی فیدباکیە، بەڵام فیدباکی خێرا، بەڵام درێژخایەنە فیدباکەکەی. لەم فێستیڤالە تا چەند سوود لە کڕیاران و بەکارهێنەران وەرگرتووە؟ فێستیڤالە باشە بۆ بەرهەمەکانیەوە؟ فێستیڤالانە زۆر باشە، ڕاستەخۆ بەرکەوتنی لەگەڵ کڕیارەکانێک کە بەرهەمێکیان کڕیوە لە هەمووی خۆشترەوەی خۆی بەرهەمێکی کڕیوە باش بۆ دوای چەندین کەس لەگەڵ خۆی بۆ ئاهێنێت پرسیارت لێ ئەکا متمانەت پێکە، متمانی ئەوان بۆ من هەموو شتێکە و کە سوودێکیش لە بەرهەمەکابین زۆر خۆشە بۆ من کە بۆ مێتەوە بە مەسیجێک دەشت. باش. ئێستا خەڵکێکی زۆر ینی جیاوازی دەکات لە بەرهەمێک کە با بڵێن مادەی کیمیایی تێدا نەبێت، سروشتی بێت، ئۆرگانیک بێت. تا چەند ئاستی تاچی کورد لە جیاوازیکردنی ئەو دوو جۆرە بەرهەمە هەیە؟ ڕاستەکەی ئێستا زۆر باشتر بووە، ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ باشتر ئەبێت. خەڵک پێشتر تەنها ئایوت شتێکم ئەوێ بەڵام با کیمیایی بێ، بەڵام زۆر خێرا بێ ئیشەکەی، بەڵام ئێستا خەڵک جێ دەڵێ
ئەگەر زۆر درەنگیش ئیش بکا لەسەر پێستم تەنها ئەو بێ سروشتی بێ ئەوە زۆر باشە خەڵک زیاتر ڕۆژ بە ڕۆژ بەرەو بابەتی سروشتی ئەچێ و جێ خۆشحاڵیە باشە بە هیوای سەرکەوتن هیوادارین بەرهەمەکەت هەم لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و هەم لە بازاڕەکانی دەرەوەش بڵاو بێتەوە وەخواتیش زۆری من پێم خۆش ینی گەنجی ئێمە کورد بتوانێت خاوەن بزنسی خۆی بێ و بێتە خاوەن بران بەرهەمی کوردی بە دنیا بناسێت زۆر سپاس زۆر بەخێر بێ خۆشحاڵ بووین شەنگەخان بەڵێ بەڕێزان ئەوەی بینیتان بەشێک بوو لەو چاپێکەوتانەی کە لەبارەی فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بۆ بەرەبوومە خۆماڵیەکان ئێمە 2 ڕۆژە لە هەڵەبجەین ڕووماڵێکی فراوانی فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە دەکەین و ئامانجیشمان ئەوە بووە کە چۆن بتوانین پاڵپشتی لە بەرهەمی جوتیاران و باخەوانان و بەرهەمی خۆماڵی بکەین بۆی ئەوانیش لە داهاتوو بتوانن هەم کۆنتترۆلی بازاڕەکانی هەرێمی کوردستان بکەن و هەمیش بەرەمەکانی ئێمە بچێتە بازاڕەکانی جیهانەوە